ڕۆبێرتۆ باجیۆ ئامادە نەبوو لێدانی سزا دژی تیپی پێشووی جێبەجێ بکات و ڕاهێنەرەکەشی لەبەر ئەوە لە یاریگا دەهێنێتە دەرەوە. ئەمڕۆ چیرۆکی ئەم ڕووداوەتان بۆ دەرجێڕمەوە. لە نیسانی 1991 یەکەم یاری ڕۆبێرتۆ باجیۆی ئەفسانەی تۆپی ئیتالیا بوو بە درێس یانەی یوڤنتۆس دژی یانەی پێشووی کانەی فیۆرنتینا بوو. باجیۆ بە پارەیەکی زۆر ڕووی کردبووە یوڤنتۆس، بەڵام ڕۆیشتنەکەی پەیوەندی بە کێشەدارەکانی یانەی فیۆرنتیناوە هەبوو کە بە ناچاری دەستبەرداری بوون. ڕۆیشتنی باجیۆ لە فیۆلا شەڕ و ئاژاوە و خۆپێشاندانی هاندەرانی فیۆرنتینای لێکەوتەوە و دژی یانەکان وەستانەوە و دژی ئەو بوون کە یانەکە دەستبەرداری ئەو ئەستێرێ ببێت. باجیۆ کادوتی ناچار بووم کە فیۆرنتینا جێبێڵم، بەڵام باوەڕی نەدەکرد کە ڕۆژێک دێت هاندەرانی فیۆلا دژی ئەو هوتاف دەچێشن و جنێوی پێدەدەن. ئەو دەیزانی ئەوان خۆشیان دێ، بەڵام تووڕەن و لەداخە قسەی پێ دەڵێن. لە یاریەکەدا لێدانێکی سزا بۆ یوڤنتۆس هەژمار کرا، بەڵام باجیۆ کە سەری هاندەرانی فیۆرنتینای کرد وەستا و ڕەتی کردەوە لێدانەکە جێبەجێ بکە. ئیتر ئەو یاریزانەی کە لە جیاتی باجیۆ لێدانە سزاکەی جێبەجێ کرد لێدانەکەی لەدەستدا. دواتریش یوڤنتۆس یاریەکەی دۆڕاند. هەر بەهۆی ئەوەی کە لێدانە سزاکەی جێبەجێ نەکرد ڕاهێنەر باجیۆ لە یاریگا هێنایە دەرەوە. ئیتر لەو کاتەوە ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی باجیۆ و هاندەرانی فیۆلا ڕوویدا. بابزین چی ڕوویدا؟ کاتێک لە یاریگا باجیۆ داهاتە دەرەوە، هاندەرێکی فیۆرنتینا ملپێچێکی بە لۆگۆی یانەکە فڕێدایە بەردەم باجیۆ کە بە چاوی بە فرمێسکەوە بەرەو دەرەوە هەنگاوی دەنا، بەڵام ئەو وەفاداری خۆی لەبیر نەچوو بوو. ملپێچەکەی هەڵگرتەوە و خستیا سەرمەلی و ماچی کرد. ڕەنگە ئەمە وەک داوای لێبوردنێکی فەرمی باجیۆ بوو بێت بۆ هاندەرانی یانەی پێشووی کە جێی هێشت بوون، بەڵام ئیتر باجیۆ تەنیاوەکو خۆشەویستی هاندەرانی فیۆلا نەمایە و بوو بە ئەستێرەیەکی جیهانی و هەوادار و هاندەری لە هەموو دنیا بۆ پەیدا بوو. باجیۆ بوو بە ئەستێرەیەکی مێژوویی لە دنیای تۆپی پێدا و تا هەتایە بیر ناچێتەوە.